وتەبێژەکانی هەرێمی کوردستان هەرایان ناوەتەوە. سەرۆکایەتی هەرێم لە ئاوازێکە و سەرۆکایەتی حکوومەتیش لە ئاوازێکی تر. لێدوانی وتەبێژەکانی هەرێم لەسەر بودجێ عێراق و موچەی هەرێم چییە؟ ئێستا ئێمەی هاوڵاتی بە قسەی کامیان بڕوا بکەین. جارێکی دیکە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغداد مشتومڕی دروست کردوتەوە. باجۆرێک حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر زاری چەند بەرپرسێک هۆشداری داوە لە مامەڵەی نەرینی بەغداد بەرامبەر هەرێمی کوردستان و مەترسی خۆشی نیشان داوە. بەڵام سەرۆکاتی هەرێمی کوردستان هیچ نیگەرانێکی بەرامبەر بەغدانیە و دەڵێت ڕەوشەکە زۆر باشە. وتەبێژی سەرۆکاتی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەوان بەو چاوە سەیری حکوومەتی بەغداد ناکەن کە دژی هەرێمی کوردستان بێت و کار بۆ لاوازکردنی پێگەی هەرێم بکات. دڵشاد بوتەبێژی سەرۆکاتی هەرێمی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا دەڵێت ئێمە بەو چاوە سەیری حکوومەتی بەغداد ناکەین دژی هەرێمی کوردستان بێت و کار بۆ لاوازکردنی پێگەی هەرێم بکات. ئێمە ئاراستەیەکی فەرمی بۆ دژایەتی هەرێم لە بەغداد نابینین و ئەوەش ڕوو نادات. بەڵام خۆی سیاسەتکردن بریتیە لە ململانێ. ئێمە هەوڵی بەهێزکردن دەدەین و لایەنەکەی دیکەش هەوڵی خۆ بەهێزکردن دەدات. وتەبێژی سەرۆکاتی هەرێم دەژڵێت دژایەتی بەغداد لە دژی هەرێمی کوردستان نابینین. هەرێم پابەندی ڕێکەوتن لەگەڵ بەغدا و وردەکاریەکانی یاسای بودجە دەبێت و لە گفتوگۆداین و سەردانەکان بەردەوام و جێبەجێکردنی یاسای بودجە کات و ڕێنمایی دەوێت. ئەمەشە بەوەش دەکات جارێزووە بڵین تەگەرە دەخرێتە پێش جێبەجێکردنی یاسای بودجە یان جێبەجێ نەکراوە. سەرۆکوەزیرانی عێراق تێڕوانینی باشی بۆ ڕێکەوتنەکەی هەرێمی کوردستان و بەغدا هەیە کە یەکێک لە بابەتەکان یاسای بودجەیە. باسی لەوەش کرد دەنگ و باسی گەڕانەوەی عێراق بۆ هەرێمی کوردستان نادروستە، چونکە هەرێمی کوردستان و هەولێر هەر عێراقە. عێراق لە شوێنێک نییە بگەڕێتەوە شوێنێکی دیکە، تەنها ناوچە کوردستانیەکان هەن. ئەویش بە مادەی 140 ڕێکخراون و گفتوگۆ لەسەری هەیە و هیچی دیکە لە عێراقدا نییە. ئێمەش مامەڵە لەگەڵ ئەو بابەتە فەرمیانە دەکەین. لە بەرامبەردا وتەبێژی حکوومەتی هەرێم دەڵێت هەڵسوکەوتەکانی بەغداد باش ناڵێن و مەترسی لەسەر هەرێم هەیە. ئەوە لە کاتێکدایە لە چەند شەوی ڕابردوودا پێشەوە هەورامی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ میدیاکانی نزیک لە پارتی ڕاگەیاند ڕەوشەکە باش ناڵێت. مەترسی لەسەر هەرێمی کوردستان هەیە و دەبێت لایەنەکانی یەک ڕیز بن. ئاماژەشی بەوە کردووە سەبارەت بەو پارەی نێردراوە. بەغداد دەڵێت موچەی مانگێکە بۆ فەرمانبەرانی ناردووە، بەڵام نەک شایستەی دارایی هەرێم نییە، بەڵکو موچەی تەواویش نییە. دەشڵێت حکوومەتی هەرێمی کوردستان هەموو کارێکی کردووە و هیچ نەماوە جێبەجێی نەکرد بێت لە بەرامبەر بەغدا. وتەبێژەکەی حکوومەتی هەرێمی کوردستان هۆشداری دەدات و دەڵێت چاوەڕێ ناکرێت ڕەوشەکە بۆ جۆرە بەردەوام بێت. حکوومەتی هەرێمیش بێدەنگ بمێنێتەوە، چونکە هەرێم بە تەواوەتی پابند بووە. بەڵام ئەو ڕۆژە ئێستا باش ناڵێت خەریکە کێشەی بانزینیش سەر هەڵدەدات. ئەمەژە بۆش دەکات و گەشتبینی هەمان بوو بەرامبەر بەغدا وەک پێویست نەبوو. ئێستا پێویستە هەموو لایەنەکان یەک دەست و یەک بڕیار بن، وەگەرنا پێچەوانەکەی مەترسی لەسەر هەموو هەرێمی کوردستان و ناوچەکە دروست دەکات. داواکاریەکانی بەغداد لە بیانوو دەچن وەک هەوڵێکن بۆ ڕێک نەکەوتن. ئەو کاتومێت سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران ڕایگەیاندووە ڕەوشەکە هەستیار دەبێت هەموو لایەنەکان زۆر بە پرۆفشناڵانە مامەڵە بکەن. لەولا وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم دەڵێت بەغداد پابەندی ڕێکەوتنەکانی نێوانمان و یاسای بودجە نەبووە. لای خۆی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان ڕۆژی پێنجشەممە ڕایگەیاند و هەموو لایەکی ڕوون دەکەینەوە کە حکوومەتی عێراقی فیدراڵ و وەزارەتی دارایی عێراق بە هیچ جۆرێک پابند نەبوون با ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا و جێبەجێکردنی یاسای بودجەی عێراق. ڕوونیشی کردەوە ماف و شایستە داراییەکانی هەرێم بە گوێرەی یاسای بودجەی مانگانە زیاتر لە 1 تریلیۆن و 384 میلیارد دینارە. تەنها بۆ موچەی فەرمانبەران و خانەنشینان و پێشمەرگە مانگانە 906 میلیارد دینار لە یاساکە تەرخان کراوە. دەشڵێت ئەو بڕەپارەی نێردراوە پێچەوانەی یاسای بودجە و هەموو ئەو ڕێکەوتنانەیە کە لە نێوان هەردوولا ئەنجامدراوە.